چوار ساڵ لەمەوبەر ئەم وەستا سۆمالیە ڕۆژانە 20 جووتێک لەم نەعلانەی دروست دەکرێت بەڵام ئێستا بازارەکە گۆڕاوە بەرهەمە چینیەکان کاری کردوتە سەر کارداری ناوخۆش هاوتای ئەم وەستایە. ئەم جۆرە نەعلانە بازاری خۆیان هەبوو بەر لەوەی بەرهەمی چینی بێتە بازارەکانەوە بازارەکە پڕ بووە ئەوەی دروستی دەکەین کوواڵەتێکی زۆر باشە و چەرمە و زۆر خۆشە لە پێدا بە تایبەتی بۆ ئەو کەسانش کە قاچیان دەسووتێتەوە بازارەکەمان لە پەرسەندندا بوو تەنانەت دەمان نرد بۆ جیبۆتی و ئەفریقای باشوور ئێستا بەرهەمە چینیەکان ئاڵنگاریەکی بۆ ئێمە دروست کردووە. ئێستا ڕۆژانە چەند جووتێک لەو نەعلانە دروست دەکات زیاتر بۆ ئەو کەسانەی بە تایبەتی داوای دەکەن و حەزیان لێتی هاوتای ئەم کڕیارە. ئەم نەعلەم لەلا پەسەندە لەبەرەوەی لە چەرم دروست کراوە زۆر خۆشە لە پێدا. چین تەنها پێڵاو هەناردەی سۆماڵ ناکات شتی تریش دەنێرێت وەک جلوبەرگ و پێداویستی ناوماڵ ئەم کڕیارە لای باشترە لە وڵاتی ترەوە شت هاوردە بکرێت وەک لە چین. ئەم پۆشاکانە دروستکراوی چین نین کوواڵەتیشی بەرزی هەیە من زیاتر شەکانم لەم دوکانە دەکڕم پوشاک لە ئەمریکاوە دێنن نرخەکەی $30 بە پێچەوانەی بەرهەمی چینە و کە نرخەکەی هەر 4 بۆ 5 دلارە. ئەم خانمە سۆمالیەش هاتووە هەندێک کەلوپەل بکڕێت. هاتووم هەندێک قاپ بکڕم میوانم هەیە قاپ و قاچاقی نێوخۆیی چەند بژاردەیەکی هەیە لە چاو هاوردەکرا و کە بژاردەکانی ئێجگار زۆرە. کاردارە نێوخۆیەکان پێیان وایە کڕینی کەلوپەری هاوردەکرا و ئاڵنگیری لە بەردەم کەلوپەری دروستکراوی نێوخۆدا دروست کردووە. زۆربەی خەڵک کەلوپەلی هاوردەکراو بە باشتر دەزانن لە چاو دروستکراوی ناوخۆی ئەوەش ڕووخێنەرە کاتێک لێیان دەپرسیت بۆچی کەلوپەلی هاوردەکراوتان لە لاپەسەندە زۆر ناخۆش وەڵام دەدەنەوە و دەڵێن ئەی دروستکراوی سۆماڵ بکڕین. هاوردەکردنی کەلوپەل لە چینەوە هەلی کاریشی بۆ گەنجان کەمتر کردوێتەوە بە تایبەتی ئەوانەی وەستای دروستکردنی پێڵاو و نەعلن. بەهۆی ئەم کارخانە بچووکەوە هەلی کاری زۆرمان ڕەخساند بوو بەنمونە ئەم دروینەوە دەستیە بۆ ئێمە $1 تێدەچوو هەروەها وردەکاری تریش نزیکەی $10 ئێمەش جووتێکمان دەدا بە 25 تا $30. خاوەن کارداریە بچووکەکان لە سۆماڵ خۆیان وابیدن کە لە دۆخێکدان بەرهەمە چینیەکان خەریکە لە بازار دەیانکاتە دەرەوە. یحیا بەرزنجی دەنجی ئەمریکا بۆ راپۆرتی عەبدولقادر زوبێر لە مەقادیشەوە.